کۆڕبەندەکە تایبەتە بە ڕەخساندنی بازار و کار و هەروەها بڕیارەکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کۆڕبەندەدا وتارێک پێشکەش بکات. کۆڕبەندەکە بە هەماهنگی وەزارەتی بازرگانی و دەستەی وەبەرهێنان بەڕێوە دەچێت. ئامانجیش لە کۆڕبەندەکە ڕەخساندنی هەلی کار و پێشخستنی کەرتی پیشەسازیە. ئێستا وەکو بینیمان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ئامادەی کۆڕبەندەکە بوو لە ژێر چاودێری و هەروەها ئامادەبوونی مەسرور بارزانی ئەو کۆڕبەندە بەڕێوە دەچێت. کەمڕۆ لە شاری هەولێر کۆڕبەندەکە دەبەسرێت. بڕیارەکە کەمێکی دیکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەو کۆڕبەندەدا وتارێک پێشکەش بکات کە کۆڕبەندەکە تایبەتە بە پیشەسازی لە پێناو ڕەخساندنی بازار و کار وەروها بە هەماهەنگی وەزارەتی پیشەسازی و دەستەوە بەرهێنان بە ئامانجی پێشخستنی کەرتی پیشەسازی و ڕەخساندنی هەلی کار ڕێکخراوە. لە ماوەی ڕابردووشدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەی کاری حکوومەتەوەی ڕوون کردەوە کە لە هەنگاوە گرنگەکانی کابینێ نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیە لەسەر جەمبوارەکان بە تایبەتی سەرخستنی ئەو پرسە گرنگانەی پێوەستن بە هاوڵاتیانەوە. بەخێر بێن بۆ کۆڕبەندی وەبەرهێنانی پیشەسازی لە پێناو ڕەخساندنی بازاڕی کار. ئەمڕۆ هەمووان لێرەین بۆ هەنگاونانی زیاتر لە پێناو ئایندەیەکی گەشە سەندووتری کوردستان لە سێکتەری پیشەسازی. بێگومان ئەم سات و وەختە نەدەبوو ئەگەر پێشمەرگە و خوێنی شەهیدان نەبوایە. بۆیە هەمووان دەوەستین بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی شەهیدانی سەربەرزی کوردستان. بفەرمونون. ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، میوانە بەڕێزەکان، بەخێر بێن بۆ کۆڕبەندی وەبەرهێنانی پیشەسازی لە پێناو ڕەخساندنی بازار و کار. ئەم کۆڕبەندە لەلایەن پلاتفۆرمی ئابووری ئینڤست ئین کوردستان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی بازرگانی و پیشەسازی و دەستەی وەبەرهێنان ڕێکخراوە. ئامانج لەم کۆڕبەندە دەرخستنی پرۆژە و هەنگاوەکانی کابینەی نوێیەمە بۆ پێشخستنی سێکتەری پیشەسازی. ئێستاش داوا لە بەڕێز کەمال موسلیم وەزیری بازرگانی و پیشەسازی دەکەین بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتەکەیان. بەناوی خوای گەورە، بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزیرە بەڕێزەکان، کۆنسۆلی وڵاتان و ئامادەبوانی بەڕێز، ئێوارەتان باش. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەم کۆڕبەندە لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدار دەبین بۆ گفتوگۆکردن دەربارەی بابەتێکی یەکجار گرنگ کە لەلایەن ئینڤست ئین کوردستان ڕێکخراوە بە هەماهەنگی هەردوو وەزارەتی بازرگانی و دەستەی وەبەرهێنان. ئەم کۆڕبەندە گرنگیەکی یەکجار گەورەی هەیە بەوەی کە باز لە بابەتێک دەکا، باز لە کەرتی پیشەسازی دەکا کە ئەم کەرتە یەکێک لە کەرتە هەرە گرنگەکانە لە پێشخستنی وڵات و ئابووریەکەیدا. هەروەها بەشداریەکی گرنگ دەکات لە زیادکردنی داهاتی وڵات و ڕەخساندنی هەلی کار. هەر بۆیەش حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی کابینەی نوێیەمیدا گرنگێکی تەواوی بەم کەرتەداوە و شوێنێکی دیار و بەرچاوی بۆ پەرەپێدان بەم کەرتە تەرخان کردووە بۆ ئەوەی ئەم کەرتە بکات بە سەرچاوەیەکی داهات بۆ ئەوەی تەنها حکوومەتی هەرێمی کوردستان پشت نەبەستێ بە یەک سەرچاوەی داهاتەوە کە بۆ خۆتان دەزانن مەترسی و زیانەکانی چەندە زۆرن. کەرتی پیشەسازی دەتوانێت لە هەموو قۆناغەکاندا ڕۆڵی گرنگ ببێنێ لە زیادکردنی سەرچاوەی داهات، لە ڕەخساندنی هەلی کار و بەشێکیشە لە دابینکردنی ئاسایشی نەتەوەییمان. گرنگی ئەم کەرتە لە هەموو ساتوانێکدا هەیە، بە تایبەتی لەو بارودۆخانەی کەوا نائاسایین، وەک ئەوەی کە لە کاتی بڵاوبوونەوەی کۆڕۆنادا بینیمان چۆن ئەو وڵاتانەی کە خاوەنی بەرهەم و خاوەنی کارگە و کارخانەی خۆیان نین تووشی تەنگەژە و تەنگ و چەڵەمەی گەورە بوون بۆ دابینکردنی پێداویستیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان.
بۆیە ئێمە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی و بە هەماهەنگیەکی تەواو لەگەڵ دەستەی وەبەرهێنان هەموو کارێکمان کردووە بۆ ئەوەی هەڵی کار لە ڕێگای ئەم کەرتەوە بڕەخسێنین و کارمان کردووە بۆ ئەوەی هەرچی کۆسپ و تەگەرە و لەمپەر هەیە لە بەرامبەر پیشەسازی لە بەرامبەر کەرتی پیشەسازیدا لای ببین. ئامادەبوونی جەنابی سەرۆکی حکوومەتیش لەم کۆڕبەندەدا نیشانەی گرنگجیدانی بەڕێزیانە بەم کەرتە. هیوادارم بە ئامادەبوونی بەڕێزیان و ئەو هەموو ئەو خاوەن کار و کارخانە و ئەهلی کاری لەو بوارەدا کاتێک کە کێشە و گیر و گرفتەکان تەرح دەکەن جەنابیان هەروەک پێشتریش بێتە سەرخەت بۆ ئەوەی ئەو لەمپەرانەی بەردەم پیشەسازی و کەرتی پیشەسازی لا ببین. چونکە هەموو لایەک دەزانن لە وڵاتێکدا ئەگەر هەر چەندی سەرچاوەکە ماوادی خاممان هەبێ مادەی خام و مادە سەرەتاییەکانمان هەبێ ئەگەر نەتوانین بە پیشەسازی بکەین ناتوانین سوودێکی وا گەورە لەو مادە سەرەتاییانە ببینن. بۆیە هیوادارم ئەم کۆڕبەندە بە سەرکەوتووی کۆتایی پێبێ و ڕاستپاردە و داواکاریەکانی ببێتە هۆکارێک بۆ ئەوی بە هەموو لایەکمان بتوانین کارێک بکەین پەرە بەو کەرتە بدەین و کۆسپ و تەگەرەکانی بەردەمیان لا بدەین. زۆر زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێز وەزیری بازرگانی و پیشەسازی کەمال موسلیم. لە ماوەی کابینەی نوێمدا کەرتی پیشەسازی بوژانەوەیەکی بەرچاوی تۆمار کردووە. چەندین کارگەی استراتیژی و گرنگ بەردی بناغیان دانراوە و ژمارەیەکیان ئێستا بەرهەم دەخەنە بازاڕەکان. بەشێکی دیکەشیان قۆناغی کارکردنیان گەیشتووەتە کۆتایی. ئێستا لەم ڤیدیۆدا کورتەیەک دەربارەی ئەو پرۆژانە دەخێنە ڕوو کە لە کابینەی نوێمدا مۆڵەتیان وەرگرتووە. دەستپێکە بێ کابینێدا مە پەیمان دانگۆ و گرنگیە بدەینە کەرتێ دیێت ئابووری بۆ هەندێ شتا خۆ بتنێ سەرچاوەکێ داهاتێ کوردستانê girê nedin. خوشحال زانم ابرود گەنگوی ئامادەمە لێرە بۆ دانانا berê binyatê bazarkirina genmê parêzgeha Dûrkê û çêkirina vê projeyî wekî projeyekê stratêjîk û karnamê hikûmeta Herêma Kurdistanê da me giringiyeka zûr ya van projane dayî. بتوانین خوا پشتیوانمان بێت پرۆژەی تری استراتیجیش جێبەجێ بکەین بۆ پێشخستنی ژێرخانی ئابووری لە هەموو کەرتەکاندا لە هەرێمی کوردستاندا. خۆشم زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لێرە لە خزمەتی ئێوەدەم و لە دەڤەری گەرمیانی سەربەرز هاتوین بۆ کردنەوەی پرۆژەیەکی تری استراتیجی حکوومەتی هەرێمی کوردستان.
دەستخۆشیە بە حقیقەت ئینسان دڵی خۆش دەبێت کە دەبینێت بەڵێنەکان بەجیدێن پرۆژەکان ئەنجامەکانیان دەردەکەون و هەمویان لە خزمەتی خەڵکی کوردستاندا دەکەونە کار. ئەم پرۆژە استراتیجیە یارمەتیدەرێکی یەکجار گەورەیە بۆ دابینکردنی ئاسایشی خوراک لە هەرێمی کوردستاندا. ئامانجی ئێمە تەنیا ئەوە نەبووە کەرتێک یان لایەنێک یان چینێک یان توێژێک سوودمەند بێت لە ئابووری کوردستان. ئێمە ویستومانە ژێرخانێکی بەهێزی ئابووری لە کوردستان دروست بکەین بۆ ئەوەی نەوەی داهاتوو بتوانێت لە سەرپێی خۆی بوەستێت و ئێمە بتوانین بە دروستکردنی ئەم ژێرخانە ئابووریە بژێوی ژیانی خەڵک و ستانداردی ژیان لە خەڵکی کوردستان بەرەو ئاستێکی بەرزتر ببینەوە. و هیوادارم لەو ئەرکەخوا دەرفەتمان پێ بدات و بتوانین سەرکەوتوو بین. پێویستیمان بە هاوکاری ئێوەی خۆشەویستیش هەیە، پێویستیمان بە هاوکاری هاوڵاتیان هەیە، بە کەرتی تایبەت هەیە، بە فەرمانبەرەکانی حکوومەت هەیە کە شەو نخۆنی بکەن شەو و ڕۆژ لە خزمەتی خەڵکی کوردستاندا بن بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەو ئەرکە پیرۆزەی کە کەوتوتە سەرشانی ئێمە وەکو ئەمانەت بەجیان بگەینین. هەر پرۆژێکی تێدا دامەزراندن بیتە هۆکار بۆ دامەزراندنا چەندین پرۆژە دیێت پیشەسازیش. ئەف پرۆژێ ئەڤڕۆ لێرە بەرێ بنیاتەوەی تێتەدان مەبیست کو دەب هزاران دەرفەتێت کاری بۆ جوتیار و کرێکارە ئەلڤێ دەڤەرێ و لڤێ پارێزگەهێ دێ بەرهەڤینیت. ئەڤە پشتیوانێکە زۆرە بۆ هەندێک و خەڵکێمە پشت خوب بەستیت و ئەم چێدی مەجبور نەبین بەرهەم و بەروبوومێت بیانی بینینە کوردستان. کابینەی نوێم با کابینەی جێبەجێکردنی پرۆژە دەناسرێتەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغەی دەیان کارگە و پرۆژەی نیشتیمانی داناوە. ئێستاش کاتیەوە هاتووە داوا لە بەڕێزیان بکەین بفەرمونون بۆ پێشکەشکردنی گوتارەکان. بەناوی خۆی گەورە مێرەبان خوشک و برانی بەڕێز ئامادەبوانی ێژە زۆر زۆر بەخێر بێن. زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستم. خوشحاڵم کە ئەمڕۆ بەشدارم لەم کۆربەندە پیشەسازیە گرنگە کە ئاماژ لە بەستنی ئەم کۆربەندە ڕەخساندنی بازارە بۆ بەرهەمە ناوخۆیەکان و هەروەها هێنانە ئارای دەرفەت و هەلی کارە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. دەستخۆشی لە ڕێکخرانی ئەم کۆربەندە دەکەم و هیوادارم ئەنجامەکانی ببێتە هۆی زیاتر بەرەو پێشچوونی ئابووری و دروستکردنی دەرفەتی زیاتری کار. ئێمە لە سەرەتای ئەم کابینەدا کارمان بۆ هەمەجۆرکردنی ئابووری و بایەختان بە گشت کەرتەکان کرد بۆ ئەوەی تەنیا پشت بە سەرچاوەیەکی داهات نەبەستین. بە تایبەتی گرنگیەکی زۆرمان بە کەرتەکانی پیشەسازی و کشت و کاڵداوە و لەم ڕۆوە تا ئێستا چەندین پرۆژەمان ئەنجام داوە. هەندێکتان بینی. ئامانجی سەرەکیشمان بنیادنانی ژێرخانێکی ئابووری بەهێز بووە بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئاشکرایە پاشماوەیەکی کەم لە دەست بەکاربوونی ئەم کابینەیە هەرێمی کوردستان، عێراق و جیهان بە تێکرای دووچاری چەند قەیرانێکی سەختی تەندروستی و ئابووری بوونەوە، وەک بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و
لێکەوتە نیگەتیڤیەکانی و بە تایبەت دابەزینی نرخی نەوت لەو کاتە لە بازارەکانی جیهاندا هەروەها نەناردن و دواکەوتنی خەرجکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فدرالیەوە کە تا ئێستاش بەداخەوە بەردەوامە کە کاریگەریەکی نەرێنی لەسەر هەموو بوارەکانی ژیاندا دروست کرد. ئەم قەیرانانە کێشە و گرفت و تەحەدای گەورەی نەک هەر بۆ ئێمە بەڵکو بۆ وڵاتانی زلهێزی خاوەن ئابووری و پێشەسازی گەورەی جیهانیش دروست کرد و سیستەمی دارایی و ئابووری ئەو وڵاتانەی دووچاری داڕمان و زیانی گەورە کرد. بەڵام سەرەڕای هەموو ئەو قەیرانانەش ئێمە هەرگیز لە کارکردن و پێشکەشکردنی پرۆژە خزمەتگوزاری و استراتیجیەکان نەوەستاین و بە پێی توانای دارایی بەردەست بەردەوام بووین و لە ماوەی تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستان چەندین پرۆژەی گرنگ و استراتیجی لە سەرتاسەری هەرێمی کوردستان لەو بوارە جۆرە و جۆرەکان ئەنجام درراوە وەک ڕێگەوبان، پیشەسازی، کارەبا، کشت و کاڵ، گەشت و گوزار کە هەندێکیان جێبەجێ کراون و تەواو بوون و هەندێکیشیان ئێستا لە قۆناغی جێبەجێکردندا. بێگومان بەشێک لە پرۆژەکان بە هاوبەشی لە نێوان هەردوو کەرتی گشتی و تایبەت ئەنجام دراون کە لێرەدا سوپاسی کەرتی تایبەت دەکەم کە بە هەماهەنگی و هاوکاری حکوومەتی یاریمی کوردستان لە ماوەی ڕابردوودا پرۆژەی گرنگیان ئەنجام داوە و حکوومەتیش هەر ئاسانکاریەیەکی پێویست بێت پێشکەشی و بەرهێنەرانی ناوخۆ بیانی دەکات بۆ ئەوەی بەشدار بن لە پرۆسەی ئاوەدانکردنەوەی کوردستان و بنیادنانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. لە هەمان کاتدا حکوومەتی هەرێم بە هەموو شێوەیەک پاڵپشت و هاوکاری گەنجان و خاوەن پرۆژە بچووکەکان لە بوارەکانی پیشەسازی و بازرگانی و داهێنان لە هەموو ڕێیەکەوە دەبێت. هەر لێرەشەوە لایەنە پەیوەنددارەکان ڕادەسپێرم بۆ لابردنی ئەو بربەست و لەمپەرانە و ئاسانکاری زیاتر بۆ پێشخستنی کەرتی پیشەسازی. ئێمە هەمیشە لە سەردانەکانمان بۆ دەرەوە و دیدارەکانمان لەگەڵ بەرپرسانی باڵای وڵاتان یەکێک لە تەوەرەکانی گفتوگۆکانمان ئاڵۆگۆڕی بازرگانی و پێشخستنی ئابووری و دۆزینەوەی بازار بووە بۆ بەروبووم و بەرهەمە ناوخۆیەکان و هەروەها ڕەخساندنی هەلیکار بووە بۆ گەنجەکانمان لە ڕێگەی هاندان و ڕاکێشانی سەرمایەگوزاری و بەرهێنانی بیانی بۆ هەرێمی کوردستان و هەروەها سوودوەرگرتن لە ئەزمون و شارەزایی وڵاتە پێشکەوتوەکان لە پێناو بنیاتنانەوە و گەشەپێدانی ئابووری هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان پلان و بەرنامەی گرنگ و توکمەی هەیە و بۆ بایەخدان بە کەرتی پیشەسازی بەتایبەتی لە بوارەکانی پیشەسازی خوراک و پیتروکیمیایی و پیشەسازی کانزاکان و دابینکردنی مادەی خام بۆ پیشەسازی بچووک و مامناوەند و دروستکردنی چەند ناوچەیەکی پیشەسازی لە شارەکانی هەرێمی کوردستاندا. بەڵام بێگومان بەدیهێنان و جێبەجێکردنی هەموو ئەو پرۆژانە بە پلەی یەکەم بەندە بە هەبوونی سەقامگیری سیاسی لە عێراق بە گشتی و بە هەبوونی پەیوەندیەکی باش و دۆستانە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی کە ئێمە پێمان وایە پێشکەوتنی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هەموو عێراقدایە لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی عێراقدایە و پێویستە بەو چاوەوە خوشک و برایانمان لە عێراق سەیری پێشکەوتنی هەرێمی کوردستان بکەن نەک بە پێچەوانەوە هەوڵی ئاستەنگ و کێشە و گرفت دروستکردن بدەن بۆ هەرێمی کوردستان. ئێمە بەو داهات و توانەدارایە سنووردارەی لە بەردەستمانە ئەو پێشکەوتنانەمان لە کوردستان دروست کردبووە کە لە هەموو بوارەکاندا جیاوازیەکی زۆری لەگەڵ ناوچەکانی تری عێراقدا هەیە. بەڵام بەداخەوە لە جیاتی پشتیوانیکردن و دەستخۆشیکردن هەندێک لایەن هەوڵی وەستان و سزادانی هەرێمی کوردستان دەدەن. بۆیە هیوادارم ئەوانەی بیر لە تێکدانی پێشکەوتنی کوردستان دەکەنەوە
کەمێک بیر لەوەش بکەنەوە ئەو هەموو شەڕ و پێرانکاریەی لە ساڵانی ڕابردوودا لە عێراق ڕوویاندا چه قازانجێکی بە خەڵکی عێراق گەیاند و ئەگەر ئەو هەموو توانا و داهاتەی عێراق لە جیاتی شەڕ و وێرانکاری و ململانەی سیاسی لە خزمەتکردن و ئاوادانکردنەوە و پێشکەوتنی عێراق بەکارهێنرابوانایە ئێستا دڵنیاین عێراق یەکێک لە وڵاتە پێشەسازیە پێشکەوتوەکانی ناوچە و جیهاندا دەبوو. ئێمە لێرەدا دووپات دەکەینەوە کە خوازیاری باشترین پەیوەندین لەگەڵ حکوومەتی فیدرالی و بە هەموو شێوەیەکیش داکۆکی لە مافە دەستوریەکانمان دەکەین لە پێناو زیاتر پێشخستنی هەرێمی کوردستان و سەقامگیربوونی ئاشتی و ئارامی لە هەموو عێراق. جارێکی دیکە دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم کۆربەندە دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخواست. زۆر سپاس بۆ ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گوتارەکەیان. ئینڤست ئین کوردستان لە ماوەی ئەم ساڵدا دوو کۆڕبەندی بۆ کەرتی کوشتوکاڵ و پیشەسازی ڕێکخستووە. بڕیاری شەتا کۆتایی ساڵ کار لەسەر سێکتەرەکانی دیکەش بکات. لە کەرنامەی کابینەی نوێمدا یەکێک لە هەنگاو و بەرنامەکانی پێشخستنی کەرتی پیشەسازیە بە ئامانجی بوژانەوەی بازاڕ و زیاترکردنی بەرهەمی ناوخۆ و ڕەخساندنی هەلی کار. لە کابینەی نوێمدا مۆڵەت دراوە بە چەندین پرۆژەی گەورە لە بوارەکانی پیشەسازی خۆراک و پیشەسازی بیناسازی و کەرەستەکانی دیکە. لە ڤیدیۆ دۆکومەنتەریەکدا ئەو پرۆژانە نمایش دەکرێن. پرۆژەیەکی استراتیژیە بۆ پیشەسازی خۆراک و پاکەرەوەکان یەکێکە لە گەورەترین کارگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بڕی تێچووی پرۆژە بریتیە لە 240 میلیۆن دلار. ڕووبەری پرۆژە بریتیە لە 191552 مەتر دووجا. ڕووبەری سەوزاییەکەی 39,000 مەتر دووجایە. ڕۆژانە لە 24 کاتژمێر 700 کارمەند تێدا کار دەکەن. لە کاتی کارپێکردنی گشتی گشت ئامێرەکان و گشت کارگەکان 1205 کارمەند تێدا کار دەکەن. هاوڵاتیەکی کورد کە ڕۆژانە لێرە کار دەکەم و زۆر دڵخۆشم بە کارەکەم. کارەکەشم زۆر ئاسانە و ڕۆژانە کاری من لێرە بۆ ماوەی 8 کاتژمێر دەخایێنێت. پرۆژەی کارگەی ڤانستیل بۆ بەرهەمهێنانی شیش کە بە یەکێک لە گەورەترین پرۆژەکانی کابینەی حکوومەتدا دەمرێت لەسەر ڕووبەری 330,000 مەتر دووجا بنیاد دەبرێت بە کۆی گشتی 314 میلیۆن دلار وەک سەرمایە و بەرهێنانی پرۆژەکە. ئەو پرۆژەیە لە کاتی تەواوبوونی توانای بەرهەمهێنانی زیاتر لە 700,000 قوتان شیش هەیە لە ساڵێکدا.
ئەو مامە شیشە ڕۆژانە عملەشی زۆر لێکوانەی شێ دەکەن لە ڕووی هەلیکار و هەلیکاری زۆر ڕەخساندووە هەتا لە دەورا پشتی معاملەکە گوندی لێ ئەوانش ئیسفادیان لێکوانە کردووە هەموو دامەزراون لێرە شوێنی حەوانەمان هەیە کارگەیەکی ئیتالیا کە عینات ماندامان مەزراندووە لەسەر ڕووبەری نزیکەی 10,000 مەتر دووجا کە تاکە کارگەیە لەسەر ئاستی عێراق بوو بەرهەمهێنانی گوشتی ئامادە وەکو گوشتی دونەر وەکو مریشک هەمووش گوشتی خۆمالیە هەم گوشتەکە هەم مریشکەکە خۆمالیە. حکوومەتی هەرێم هاوکارمان بیە هەرچەندە هاوکاریەکی باش کردووە لە باری کشتتوکال و پیشەسازی خوراک جگەی دەستخۆشیە بە تایبەت کابینەی نوێم کە زۆر هاوکارە لەو بارانەدا بەڵام داوامان کردووە کە زیاتر هاوکاریمان بکرێ هەم لە پروژەی کشتتوکالیەکەەوە هەم لە پروژەی کارگەی بەرهەمهێنانی گوشتەکە کە هەمانە. کوردێک لەو شەریکەی ئیشەکەم کە شەریکەی دۆنەرە ڕۆژانە ساعت 8 سبەینە بۆ 6 ئێوارە ئیشەکەین هیوادارم حکوومەت زیاتر کارگە بکاتەوە هەتا کورد زیاتریش بکات. کۆمپانیای گرین عێراق یەکێکە لە گەورەترین کۆمپانیاکانی عێراق کە کار لە بواری بازرگانی خواردندا دەکەن کە بەشێکە لە کۆمپانیای جیهانی پەپسیکۆ و کارگەی بەرەمهێنانی چپسی لەیس و چیتۆس پۆپکۆرن لە عێراق و هەلیکاری ڕەخساندووە بۆ دانیشتوانی ناوچەکە. ئەمانە بەشێک بوون لە خەرمانی کەرتی پیشەسازی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بێگومان هەمووان بەردەوامە بین بۆ بەرەو پێشبردنی کوردستان بۆ ئایندێکی گەشتری کوردستان. ئێستاش پشوویەکی کورد وەردەگرین. بفەرمون. بەڵێ کۆڕبەندی پیشەسازی بوو کە لە شاری هەولێر بە چاودێری و ئامادەبوونی بەڕێز مسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت هەر لە سەرەتای کۆڕبەندەکەدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گوتارێکی پێشکەش کرد ئاماژەی بەوە کرد کە ئێمە گرنگیمان بە کردەکانی پیشەسازی و کشتتوکاڵ داوە ئامانجمان بنیادنانی ژێرخانێکی ئابووری و بەهێزە بۆ هەرێمی کوردستان. مسرور بارزانی وتی کە کارمان بۆ هەمە جۆرکردنی سەرچاوەکانی داهات کردووە کارمان کردووە بۆ بایەختان بە هەموو کردەکان بە تایبەتی پیشەسازی و کشتتوکاڵ و ئاماژەشی بەوە کرد کە خوازیاری باشترین پەیوەندین لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراق و لە هەمان کاتدا داکۆکی لە مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین بۆ بەرقەراربوونی ئاشتی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کرد کە ئاسانکاری و بۆ بەرهێنەرانی ناوخۆیی و بیانی دەکرێت و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆم بوارە هەنگاوی گرنگی ناوە وتیشی لە کابینەی نوێم چەندین پرۆژەی استراتژی گەورە بەدی هاتوون و ئاراشی گەیاند کە میشە لەگەڵ بیانیەکان لە دیدارەکانیاندا باسییان لە بەهێزبوونی ئاڵوگۆڕی ئابووری نێوانیان کردووە ئامانجی سەرەکیان بووە. ئەم کۆڕبەندە لە شاری هەولێر بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. باڵەوەی کە بینیمان کۆڕبەندی پیشەسازی بوو لە هەولێری پایتەخت و بەڵام ڕۆماڵی کوردستان 24 سەبارەت بەلایەنە جیاوازەکانی دیکە بەردەوام دەبێت بە تایبەتی شەڕی ئۆکرانیا و رووسیاش لە درێژەدا هاوکارم عەباستان لەگەڵ دەبێت. باشە گوڵەباخ ماندینەبی دەست خۆش زۆر سپاس.